6 مانگ تێپەڕ دەبێت بەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆمەڵی دادگەری تاکە هێزی سیاسی بووە کە خاوەنی کورسی پەرلەمان بێت و نەچێتە پەرلەمان. ئەمەش سەروەر یەکە مێژوو بۆ ئەو حیزبە دەینووسێتەوە. هەرچەندە ئێمە وەکو کۆمەڵ بەشداری لە پەرلەمان ناکەین، بەڵام تاخیربوونیشی وەکو کۆنەبوونەوە کارێکی خراپ و نایاسایی و نادەستوریە و سوچەکەش بۆ هەردوو لایەنی دەسەڵات دەگەڕێتەوە، چونکە هەڵبژاردن بۆ ئەوە کراوە کە حکوومەتێکی نوێ پێک بێ کە پێچیش نەهاتووە، خەتای پارتی و یەکێتیە، لەبەر ئەوێ تا ئێستا لەسەر مەناسیبەکان ڕێک نەکەوتون. ئێمەش وەکو کۆمەڵ هەمیشە لە ئەدەبیات و ڕاگەیانی خۆمان ئیدانەی ئەوەمان کردووە، حتا خیاری سکاڵاکردنیش لە بەردەمانە. 5 مانگ بەسەر یەکەم دانیشتنی پەرلەمان تێپەڕیوە. هەر پەرلەمانتارێک 24 ملیۆن دیناری وەک موچە وەرگرتووە، بەڵام تاکو ئێستا نەیانتوانیوە تەنها دەسەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن. جگە لەوەش نەیانتوانیوە بەدوادەچوون بۆ کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بکەن و چاودێر بن بەسەر حکوومەتی ماوە بەسەر چووەوە، لە کاتێکدا کوردستان نوقمی دەیان کێشەی جۆرا و جۆرە. پێشێلکارێکی یاساییە، بەڵام ئەمە بووتە عورفێکی سیاسی لایەن یەکێتی و پارتیەوە لە هەرێمی کوردستان کەوا ڕێز بۆ یاسا و پەیڕەوی پەرلەمانی کوردستان دانانێن. ئەبوایە لە ماوەی 45 ڕۆژی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پێک بەهات بە و لیژنەکانی پەرلەمان پێک بەهات بان و دواتریش متمانە درابە بە حکوومەت لە ناو پەرلەمان. بەڵام بەهۆی پێک نەهاتن و ڕێک نەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستەکان و لەسەر دابەشکردنی وەزارەتەکان لە نێو خۆیانە، ئەوەتە پەرلەمانی کوردستان بە ماوەی 6 مانگە لە بۆشایی یاساییدا، یا بڵێن هەرێمی کوردستان لە بۆشایی یاساییدا. دوای ئەو هەڵبژاردنە دیزاینکراوەی لە کوردستان بڕێوە چوو کە شکاندنی ئیرادەی دەنگدەران بوو، کۆمەڵی دادگەری وەک هەڵوێست و بەرگریکردن لە مافی دەنگدەرانی بڕیاری بایکۆتکردن و نەچوونە پەرلەمانیدا. کۆمەڵ ڕاستی کردووە لەگەڵ دروشمەکانی کە دەڵێت لە بەرەیگەلدا بوونە و لە بەرەیگەلیشدا دەمێننەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.